دوای 4 ساڵ لە دەستبەسەری ڕۆبەرت گیلمان سەربازی پێشووی ئەمریکا و مامۆستا لە ویلایەتی ماسەچوسێتس ڕۆژی سێشەممە لەلایەن ڕووسیاوە ئازاد کرا. لە ساڵی 2022دا دەستگا ئاسایشیەکانی ڕووسیا ڕۆبەرتیان بە بیانووی ئەوەی کە پۆلیسی ئەمریکی بووە دەستگیر کرد. دواتر تاوانی کارکردن وەکو پاسەوانی زیندانیشیان دایە پاڵ. چەند مانگێک لەمەوبەر کەیسی ڕۆبەرت شەقامی ئەمریکای جوڵاند بەهۆی ئەوەی کە بارودۆخی تەندروستی لە زیندان بەرەو خراپی دەڕۆیشت. ئەمەش جوڵێکی دیپلۆماسی لەلایەن سەرۆکی ئەمریکاوە بەدواداهات. وەکو دۆناڵد ترەمپ خۆی گوتوێتی کە ئەم کەیسەی بە شەخسی لەگەڵ ڤلادیمیر پوتین باس کردووە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز دەڵێت ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا لێخۆشبوونی تایبەتی بۆ ڕۆبەرت گیلمان دەرکردووە. ڕۆبەرت ڕۆژی سێشەممە بە فڕۆکەیەکی تایبەت گەڕایەوە بۆ ئەمریکا و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سوپاسی ئەو هەڵوێستەی ڕووسەکانی کرد و گوتی ئەوان بێ هیچ داواکاریەک ڕۆبەرتیان ئازاد کردووە. هەروەها وەزیری دەرەوەی ئەمریکا هیوای خواست کە زیندانیە ئەمریکەکانی دیکەش بە هەمان شێوە ئازاد بکرێن.